کاتێک ئەمیلیای تەمەن 7 ساڵ لە پەناگە یاخود شێڵتەرێکی خۆپاراستن لە بۆمباران لە شاری کیڤی ئۆکرانیا گۆرانی گوت ئەو ژوورە ژێرزەمینیە قەرەباڵخە پڕژاوەژاوەی کە تیایدا بوو بە تەواوی بێدەنگ بوو. دراوسەیەکیان بە ناوی مارتا بە مۆبایلەکەی ڤیدیۆی ساتی گۆرانی گوتنی ئەمیلیای گرت و خستیە سەر ئینتەرنێت و بە دنیادا بڵاو بووەوە. زۆریان بەدڵ بوو، هەمویان چەپڵیان لێدا و هایفایڤیان لەگەڵ کردن. ئەمیلیا ئەم چیرۆکەی بۆ پامنێرێکی دەنگی ئەمریکا لە باخچەیەکی ئارامی پایتەختی پۆڵندا گێڕایەوە. لەوێ دایکی ئەمیلیا لیلیا و داپیرەی ڤیرامان بینی لە دەریاچەکە خواردنی بە باڵندەکان دەدا. ئەمیلیا گوتی لە ئۆکرانیا بە هەمان شێوە خواردنی بە قازەدا، بەڵام بەم دوایە ناچار بوون شەوان بچن خۆیان لە شێڵتەر بشارنەوە و بە ڕێگایەکدا دەڕۆشتن کە مەترسی ئەڵغامی لێ هەبوو. کاتێک ئەمیلیا دەترسا بێت بۆ لای پەنجەرەکان و هەر کە شەوان ماڵمان جێ دەهێشت تا خۆمان بگەینە شێڵتەرەکە و پاشان کاتێک دەگەڕاینەوە هەر هەنگاوێکی بنایە لی دەپرسیم ئایا سەلامەتە ئەو هەنگاوە بنێت. لەو کاتەدا هەستم کرد کە تەواو ئیدی کۆتاییە و گەیشتونێتە دوا خاڵ. ئەگەر بێت و زیاتر لە کیف بمێنینەوە ئەوە ئەمیلیا لە ڕووی دەرونیەوە تێک دەچێت و دەبێتە منداڵێک کە هەمیشە لە سێبەری خۆشی دەترسێت. ئەمیلیا ئەو ڕۆژەی بیرە کە بە شەمەندەفەرێک کیڤیان جێهێشت. هەندێک خەڵک هەستانە سەر پێ، هەندێک دانیشتن، پاشان لەسەر زەوی وێسکەی شەمەندەفەر خەوتین و دۆشەکێکی نەرمیان پێداین. ئەم خێزانە دەڵێن خەڵکی پۆڵەندا باش مامەڵەیان لەگەڵەکەن. ئەم خێزانە چوار کەسیە لە خانوویەکە بە خۆڕایی دەژین. ئەمیلیا و برا 15 ساڵانەکەی میشا دەتوانن لێرە بچن بۆ خوێندنگا، بەڵام دایکیان هیوادارە بەم زوانە بتوانن بگەڕێنەوە وڵاتی خۆیان.